إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، بێگومان خدای پەروەردگار کە ئینسانی دروست کردووە وێڵی نەکردووە لەسەر زەوی کە بە کەیفی خۆی ژیان بەرێتە زەرێ و بژێت، بەڵکو خدای پەروەردگار بەرنامەی بۆ ئینسان داناوە و پێغەمبەری بۆ ناردووە و پەیامی بۆ ناردووە بۆ ئەوەی بەهۆی ئەو پەیامە ئیلاهیەی کە خدای پەروەردگار ناردوویەتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئینسان ژیان و گوزەرانی خۆی لەو دنیادا ڕێکخە، هەر بەوەش ئینسان ژیانی باش دەبێت و بەختەوەری دنیا و قیامەت دەبێت. بۆیە بە کورتی دەڵێن ئیصلاح الدنیا بالدین، چاککردن و چاکسازی لە دنیادا بەهۆی دینەوە چۆنە کورتەیەک لەوە باسکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: قد تركتم على البيضاء ليلها كنهارها. کاتێک ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێمەی جێهێشتووە، بەرنامەیەکی لە دوای خۆی بۆ جێهێشتوین کە وەکو ڕۆژی ڕوونوایە، لا يزيغ عنها بعد إلا هالك. ئەو کەسەی کە لەیلادا تەنها خۆی زەرەرمەند دەکات و بە هیلاک دەچێت و هەروەها دەبێتە مایەی زیانی خۆی. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: قد تركت فيكم أمرين. ئەمن لە دوای خۆم دووشتم بۆ جێهێشتون، لن تضلوا ما إن تمسكتم بهما. لە دوای من هەر کەسێک دەست بەو دووشتەوە بگرێت ڕێی لێون نابێت و هەروەها گومڕا نابێت. دەفەرمێ: كتاب الله وسنتي، کتابی خدای پەروەردگار و هەروەها سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک تەواو دەستیان پێوە بگرێت بێگومان لە دنیادا ژیانی باش دەبێت و پارێزراو دەبێت و بەختەوەر دەبێت و لە قیامەتێش لە سزای خدای پەروەردگار پارێزراو دەبێت. بۆیە دین بۆ ئەوە هاتووە کە بکرێتە بەرنامەی ژین تاکو لە دنیادا کۆمەڵگا و مرۆڤەکان بەختەوەر بژین، لە قیامەتیشدا شاد بین بە ڕەزامەندی و دیداری خدای پەروەردگار و بەهەشتی پانوبەرین. ئەگەر تەماشای پێغەمبەران بکەین سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت، هەمویان بەگەلەکانی خۆیان گوتووە بۆیە هاتوین تاوەکو ژیانتان باشکەین و ئیسلاحی ژیانتان بکەین. تەماشاکەن شوعەیب پێغەمبەر بەگەلەکەی دەڵێت: إن أريد إلا الإصلاح ما استطعت. ئەمن تەنها مەبەستم ئەوەیە کە خوای پەروەردگار ڕەوانەی کردوم ئیسلاحی ژیانتان کەم لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی بیر و باوەڕەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی حکومڕانیەوە، لە ڕووی کۆمەڵایەتی و ڕەوشتیەوە، لە هەموو ئەوانەوە پێغەمبەران بەگەلەکانیان گوتووە ئێمە دەمانەوێت کە ئیسلاحی ژیانتان بکەین. بێگومان کەواتە ئیسلاحی ژیان تەنها بە بەرنامەی خدای پەروەردگار و بەرنامەی پێغەمبەران دەکرێت کە خوای پەروەردگار بە پێغەمبەراندا ناردوویەتی. ئیمامی مالیک فەرموویەتی: جێگیرکردن و چەسپاندنی دینی ئیسلام لەسەر زەویدا دەبێتە مایەی بەختەوەری ئینسان، دەبێتە مایەی بەختەوەری کۆمەڵگا. وفرميتي لن يصلح آخر هذه الأمة
إلا ما أصلح أولها كوتاهميني أو أمتك أمتي بيغمبر صلى الله عليه وسلم ژیانیان چاک نابێ و چاکسازی ناکەن و چاک نابن ئیلا مەگەم ئەوەی کە پێشینانی ئێمە پێی چاک بوون کە بریتی بووە لە ئیسلام و لەو بەرنامەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هێناوێتی. واتە چۆن ئەوان ژیان و گوزەرانیان ئیسلاحی حاڵیان لە هەموو ڕوویەکەوە بەهۆی ئەو دینەوە بوو، دەفەرمێ ئاخیری ئەو ئومەتەش چاک نابێ إلا بونا بك أولي أو تبيشاقوك بيا عمري كري عبد العزيز فرميتي أصلحوا آخرتكم تصلح لكم دنياكم. إيوا أي خلقنا جياني دواروشتان باشكن جرينجي بجياني دواروشتان دن خواي پروردگار إصلاح دنياتان بودكات ودنياتان شاق دكات. وفرميتي وأصلحوا سرائركم تصلح لكم علانيتكم. ئێوە نەهێنیەکانتان باشکەن با نەهێنی و ئاشکراتان وەکو یەک وابێت خودای پەروەردگاریش ئاشکراتان بۆ چاک دەکات. ئێوە نەهێنی خۆتان باشکەن خوای پەروەردگاریش ئاشکراتان باش دەکات و دەتان پارێزێ و حاڵ و ئیسلاحی حاڵتان دەکات و ژیانتان باش دەکات لە هەموو ڕوویەکەوە. با سەرنجی قورئان و فەرمایشتێکی پێغەمبەر بدەین صلی الله عليه وسلم بزانین ئیسلاحی کۆمەڵگا و حاڵی ئینسانی ئیماندار و میلەتێکی موسڵمان لە هەموو ڕوانگەیەکەوە، لە ڕووی بیر و باوەڕەوە، لە ڕووی بەڵاو موسیبەتەوە، لە ڕووی خۆشگوزەرانیەوە، لە ڕووی حکومڕانی و دەسەڵاتەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە بزانین چ شتێک دەبێتە هۆی ئیسلاحی حاڵی هەر کۆمەڵگایەک. قورئان چیمان پێ دەفەرمێت؟ خوای پەروەردگار دەفەرمێ وەلەو ئەنە ئەهل القوڕى ئامەنوا واتقوا. ئەگەر بێت و خەڵکی شار و دێهاتەکان ئیمانداری چاک بن و هەروەها تەقوادار و خۆپارێز بن، دەفەرمێ لەفتەحنا عەلەیهم بەرەکات من السەماء والأرض. بەرەکەتی ئاسمان و زەویان بەسەردا دەڕێژین بەو مەرجەی ئیمانداری چاک بن بۆ خوا سڵحاو بن و هەروەها ئینسانی تەقوادار بن. ئەوە خوای پەروەردگار ئاوامان پێ دەفەرمێکەواتە بە مەرجی ئیمان و تەقواداری خوای پەروەردگار بەرەکەت بەسەر ئەو خەڵکەدا دەڕێژێت و هەروەها ئیسلاحی ئەو کۆمەڵگایە دەکات. فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زۆر جێگەی هەڵوێستە لە سەرکردن و گوێ لێگرتنە، وەکو چۆن مانگی چواردە لە ئاسمانێ دیارە. کوردەواری دەڵێت مانگ ئەگەر دیار بۆ حەوجێ بەگوستێن نییە. بەڕاستی ئەو فەرمایشتەش با تەماشایکەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی وەکو ڕۆژی ڕوون و مانگی چواردە دیارە. گوێ لێ بگرین هەر یەکێک لە ئێمە دەزانێت کە هۆکاری نەهامەتی و خراپی ژیان و گوزەران دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی. دەزانێت ئیسلاحی هەر کۆمەڵگایەکیش بە ئیسلام و بەو دین و بەرنامەیە دەکرێت کە خوای پەروەردگار ناردوویەتی. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە عەبدوڵڵای کوڕی عومەر بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ ئەقبەل عەلەینا رەسوول الله صلی الله عليه وسلم. ڕۆژێکیان پێغەمبەر ڕووی تێکردین و فەرمووی یا مەعشەرە المهاجرین، ئەی کۆمەڵی مهاجرەکان، ئەی هەموو هاوڵانی پێغەمبەر و ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێتان لێبێت. خەمس إذا ابتليتم بهن وأعوذ بالله أن تدركوهن. پێغەمبەر فەرمووی پێنج شت هەیە هەر کۆمەڵگایەک تێیدا پەیدا بن پێوە مبتەلا و تاقی بکرێتەوە، لە نێویاندا هەبن ئەو پێنجە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای کردووە کە هەر کۆمەڵگایەک، هەر ئینسانێک، هەر خەڵکێک خۆی بپارێزە لەو پێنجانە، چونکە ئافات بە دوای ئەو شتانەوەیە. یەکەمیان پێغەمبەر فەرمووی لەم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها. خراپە و خراپەکاری خوا پەناماندا لە ناو هەر کۆمەڵگە و میلەتێکدا پەیدا بێت، ئەنجا بە ئاشکرا و خراپە و خراپەکاریە بکەن، یاخۆت دیعایەی بۆ بکەن، یاخۆت خەڵکی بۆ هەڵنێن و بە ئاشکرا و خراپەیە بکرێت. ئەوە پێغەمبەر فەرمووی إلا فشا فيهم الطاعون. إلا لەناو ئەو کۆمەڵگاییدا نەخۆشی تاعون بڵاو دەبێتەوە، ئەو نەخۆشی کە خەڵک بە کۆمەڵ دەکوژێت و نازانی چیشە. ئەوە هۆکارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستنیشانی کردووە.
انجا فرمي والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا إلا إيشو آزار ناخوشي وناراحتي يكتان لنيوان دا پیدا دبيت كالنيو أواني بيش ايو دا بوني نبوة كأورو بچاوي خومن أوي كبيغمبر بينيويتي دي بينين وكو مانجد شوار دا ديارة دوهم بيغمبر فرموي ولم ينقصوا المكيال والميزان هركو ملقايكيش فێڵ و خراپەی کێشانە و پێوانەیان لە نێودا پەیدا ببێت لە تەرازوو لە معاملاتدا لە کڕین و فرۆشتندا فێڵیان لە نێودا پەیدا بوو و هەروەها کەم و کوڕی بە کەمیان کێشا و پێوا بۆ خەڵک ئەوە دەفەرمە ئیلا ئوخیذوو بالسینین وشدة المەئونە ئیلا ئەو کۆمەڵگایە بە ساڵانێکی گرانی تاقی دەکرێنەوە بە نەبوونی ڕزق و ڕۆزی تاقی دەکرێنەوە وجور السلطان عليهم أو كومەڵگایە بەوە تاقی دەکرێنەوە کە کاربەدەستی زاڵم و ستەمکاریان لەسەر دەبێتە کاربەدەست ئەوە یەکێکە لەو کارەکان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جوانی فەرمووە سێهەم پێغەمبەر فەرمووی ولم يمنعوا زكاة أموالهم هەر کۆمەڵگایەک زەکات نەدەن بە چاکی یاخود بە ڕەحابەتی دڵ زەکات نەدەن پێیان وابێ کە ئەوە لێیان دەسەندرێت و لێیان زەوت دەکرێت کە ئەو ماڵی دەدەنە زەکاتێ پێغەمبەر فەرمووی إلا منعوا القطر من السماء إلا باران لە ئاسمانێوە ڕاگیر دەبێت و بارانیان بۆ نابارێت و فەرمووی ئەگەر تەنانەت حەیوانات نەبێت ئەوە خوای گەورە بارانیان هەر بۆ نابارێنیت ئەو کۆمەڵگە و ئەو خەڵکانەی کە بە حەق زەکات نادەن و زەکاتەکەیان ڕاگیر دەکەن ئینسان وەختێک کە ماڵ و سامانی هەبوو دەبێت سوپاسی خوای گەورە بکا کە لەو کەسانەیە زەکاتێ دەدات ئەگەر زەکاتت هەیە کەواتە ماڵت هەیە بۆیە زەکاتێ دەدەی وەکو دەگەڕنەوە پیاوێک ماڵی ئەوەندە زۆر بوو 40 دەفتەر زەکاتی هەبوو دوای ئەوەی کە حیسابی کردو لەبەر چاوانی گەلەو زۆر بوو گوتی یعنی ئەو هەموو پارەی هەمووی بدەمە زەکاتێ 40 دەفتەر کوڕە بەخوا زۆرە تێکەڵی کەنەوە بەخوا نایدەم دەبێت ئینسان سوپاسی خوای پەروەردگار بکە کە ماڵی پێداوە زەکاتی لێ بدات نەک زەکاتەکەی ڕاگیرکەیان پێی وابێ ئەوە بە زۆر لی دەسەندرێت چونکە ئەو زەکاتە ماڵی ئینسان پاک دەکاتەوە چوارم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ولم ينقضوا عهد الله وعهد رسوله هەر کۆمەڵگایەکیش پەیمانی خدای پەروەردگار و پەیمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵوەشێننەوە ئەو پەیمانەی ئیسلامەتی کە داومانە بە خدای پەروەردگار کە لەسەر ڕێی ئیسلام بڕۆین و دوو پێغەمبەری کەوین صلی الله عليه وسلم دەفەرمێ إلا سلط الله عليهم عدوا من غيرهم إلا خوای پەروەردگار دوژمنیان بەسەردا زاڵ دەکات فأخذوا بعض ما في أيديهم ئەوەی کە لە دەستیاندایە و بە دەستیان هیناوە دوژمن لێیان دەستێنێت و دوژمن بەسەریاندا زاڵ دەبێت پێنجەمین پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وما لم تحكم أئمتهم بكتاب الله هەر کاتێک کار بە دەستەکانتان دەستڕۆیشتوەکانتان حکمڕانەکانتان کاریان بە کتابی خوای پەروەردگار نەکرد کاریان بەو دینە ئیسلامە پیرۆزە نەکرد ئەنجا ويتخير مما أنزل الله ئەوەی کە پێیان خۆش بوو ئەوەی کە خوای گەورە دای بەزاندووە هەڵیان بژارد ئەوەی کە لە بەرژەوەندیاندا بوو پێی ڕازی بوون ئەوەشی کە لە مەسلحەتیاندا نەبوو ڕەتیان کردو و گوتیان بە کەڵک نایێت ئەوە پێغەمبەر دەفەرمێ إلا جعل الله بأسهم بينهم ئەو کۆمەڵگایەشیانیان بەو شێوازەیە دەبێت ئەو حکمڕانانە بەو شێوازەیە دەبن دوژمنایەتی و ڕق و قینەیان لە نێواندا پەیدا دەبێت هەر چەندی کە دەکەن و کۆبوونەوە دەکەن ڕێک ناکەون جا تەماشاکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئەو فەرمایشتەی ئەوڕۆ فەرموو بێت هەموو کەسێک لێی حاڵی دەبێت کە وەکو ڕۆژی ڕوون دیارە ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی کەواتە لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەدا بەڕێزان دەگەینە ئەو نەتیجەیەی کە فەلا ئیصلاح بلا صلاح ئیصلاح بەبێ بەرنامەیەکی چاک و پیاوی ساڵح ناکرێت ئیصلاح بەبێ بەرنامەیەکی تەواو و دینداری و بەبێ بەرنامەیەکی چاک و پاک و ڕێک و پێک نەبێ ناکرێت ئیصلاح بە تەوحید و عەدل دەکرێت ئیصلاح بە کەسانێکی دەست پاک و دەست بەدەست نوێژ و ئەمین و ڕاستگۆ دەکرێت
ئیسلاح بە میلەتێکی بۆ خوا سڵحا و وشیار و بێدار دەکرێت. ئیسلاح بە پیاوێکی خواپەرست و بە بەرنامەیەکی ئیلاهی دەکرێت، نەک بە ئینسانێکی فاسیل و بە ئینسانێکی هەلپەرست. بۆچی؟ چونکە خوای گەورە دەفەرمێ والبەلەد الطەیب یەخڕوج نەباتوه بئیذنی ڕەبیه. کێڵگەیەکی پاک هەمیشە ئەوەی کە لێی بەرهەم دێت، هەمیشە ئەوەی کە سەوز و شینی دەکات پاکە، بەڵام کێڵگەیەکی خراپ هەمیشە دڕک و داڵ نەبێ هیچی دیکە شین ناکاتەوە. لە کۆتاییدا پندێکی عەرەبی هەیە کە بۆ ئەو کەسەی دەهێندرێتەوە کە بۆ خۆی دەبێتە هۆکاری تێدا چوونی خۆی، بۆ خۆی دەبێتە هۆکاری بە هیلاک چوونی خۆی. پندێک هەیە کە دەڵێت یەداکە ئەو کەتا وەفووکە نەفەخ، بۆ ئەوەی دەهێندرێتەوە ئەوە کە پندێکی عەرەبیە. دەڵێن قەومێکە هەبوون لە نزیکی بەحرێک و زەیەکدا بوون، خەڵکێک ویستویانە کە سەردانیان بکەن و بپەڕنەوە، بەڵام هیچ شتێکیان دەست نەکەوتۆ کە پێی بپەڕنەوە. بۆیە ئەوەی کە پێیان بووە کە ئاویان تێکردووە، ئایا دێمکەیەک یاخود کوندەیەک شتێک بووە کە سەرەکەیان بەستووە، ئاویان تێکردو بۆ ئاو بەکاریان هێناوە، هەڵساون هیچیان دەست نەکەوتووە کە پێی بپەڕنەوە، ئەو کوندە و دێمکانیان پڕ لە هەوا کردووە و سەرەکەیان جوان گرێداوە، ئەنجا لەو بەحرەیەدا سواری بوون بۆ ئەوەی کە پێی بپەڕنەوە بۆ لای ئەو قەومەی. یەکێکیش لەو پیاوانە لە کاتێکدا کە کوندەکەی خۆی هەوای تێدەکات و دەیبەستێت، سەرەکەی باش نابەستێت و دیارە هەوای تەواوی تێناکە یاخود سەرەکەی باش نابەستێت. بۆیە کاتێک کە دەچێتە سەر ئەوەی کە بیەوێ پێی بپەڕێتەوە ئەو کوندە و ئەو شتەی کە پێی بووە، لە ناوەڕاستی بەحرەکەیدا شەپۆل لێی دەدات و وردە وردە هەوایەکەی کەم دەبێت چونکە سەرەکەی باش نەبەست بوو. لە ناکاو کە شەپۆلەکان لێیدان و خەریک بوو بخنکێن، بانگی یەکێک لە هاوڵەکانی خۆی کرد، گوتی قوربان خەریکە دەخنکێم. هاوڵەکەشی گوتی ئەو پەندەیەی پێوت، گوتی یەداکە ئەو کەتا وەفووکە نەفەخ، گوتی جاکاکە تاوانی من چی تێدایە؟ ئەتۆ بەدەستی خۆت هەوات تێکردەوە، بەدەمی خۆت فوت داوە، بەدەستی خۆشت گرێت لێداوە، بەدەمی خۆت فوت تێکرد و بەدەستی خۆشت گرێت لێدا. دەیکەواتە تاوانی من چییە؟ خۆت فوت تێکردووە و خۆشت گرەیەکت لێداوە، چاکت لێ نەداوە، بۆیە ئێستا خەریکە دەخنکێ ئەمن هیچم پێ ناکرێ و تاوانەکە هی خۆتە. کەواتە ئەوە بۆ ئەوە دێتەوە کە ئینسان هەر کاتێک شتێک کە بۆ هۆی تێدا چوونی خۆی بەڕاستی نابێت لێی لە هیچ کەسێک کە تەنها لە خۆی نەبێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتی قودسیدا فەرموویەتی خوای پەروەردگار دەفەرموویێت یا عیبادی، ئەی بەندەکانم، إنما هي أعمالكم أحصيها لكم، ئەوە کردەوەکانی خۆتانە، ئێمە هەمووتان بۆ دەژمێرین، هەمووتان لەسەر حیساب دەکەین. ئەنجا فمن وجد خيرا فليحمد الله، تەماشای دەفتەری ئەعمالی خۆتان کەن، تەماشای کردەوەی دەست و پەنجەی خۆت کە، ئەگەر چاکەی تێدا دەبینی پێغەمبەر ئەوە خوای گەورە دەفەرموێت سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکە. بەڵام ومن وجد غير ذلك فلا يلومن إلا نفسه، هەر کەسێک غەیری چاکە لە دەفتەری ئەعمالی خۆیدا ببینێت، ئەوە باگلەی لە هیچ کەسێک نەکات، تەنها لە نەفسی خۆی نەبێت. یا ربی خۆی گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کە داوات لێ دەکەین بمان خەیە سەر ڕاستە ڕێگا و شەقامی خۆت. یا ربی خۆی گیان ئیسلاحی حاڵمان بکەی بەهۆی ئەو دینە پیرۆزەوە. یا ربی خۆی گیان وامان لێ بکەی لەو دینە پیرۆزەی تۆ حاڵی بین، چاکتر دەستی پێوە بگرین، تەبەنی ئەو دینە پیرۆزەی تۆ بکەین وەکو تاک و کۆمەڵگا و حکومڕان، ئەو دینە لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێ بکەین بۆ ئەوەی ئەو بەڵام موسیبەت و ناخۆشی و دەرد و ناڕەحەتی کە لەسەرمان هەیە لەسەرمان هەلا بەری و ئیسلاحی حاڵمان بکەی و ژیانمان باش بکەی. یا ربی خۆی گیان بمان ژیانی لەسەر ئەو دینە پیرۆزەی خۆت. یا ربی خۆی گیان بمان مرێنی لەسەر ئەو دینە زیندوشمان کەیەوە لەسەر ئەو دینە و کەلیمەی شایەتومانەی کە لەسەری دەژین و هەروەها لەسەری دەمرین. یا ربی خۆی گیان نەخۆشی و ناڕەحەتی و دەرد و بەڵام موسیبەتمان لەسەر هەلا بەری، ئەو نەخۆشی و ناڕەحەتی و ئەو نەهامەتی و گرانی کە توشمان بووە و ئەو ناخۆشی کە توشمان بووە، یا ربی خۆی گیان وامان لێ بکەی ئێمە بگەڕێینەوە بۆ دینەکەی تۆ، ئەتۆش ئیسلاحی ئێمە و کۆمەڵگاکەمان بکەی.
یا ربی خوای گیان هرچی ناخۆشی و ناڕەحەتی هەیە لەسەرمان هەلا بەری لەسەر ئەو دینە بمان ژینی بمان مرێنی بۆ ئەوەی بەختەوەری دنیا و قیامەت بین. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.